گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا یاسین عومەر مامۆستای زانکۆ لە لامان ئامادەیە. مامۆستا سڵاو لێبێ. زۆر بەخێر بێ سەرچاو. بەخێر سەرچاو. مامۆستا با لەوە دەست پێ بکەم، ئێمە چۆن لە ئەنفال تێبگەین؟ تێگەیشتن لە ئەنفال ڕاستەکەی پرۆسێسێکی ئاسان نییە. ینی پێڤاژۆی تێگەیشتن لە جینۆسایدی نەتەوەیەک پێڤاژۆیەکی زۆر 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 ئاڵۆزە، چونکە پەیوەندی بە زۆر ڕشتەوە هەیە. یەکیان پەیوەندی بە کۆمەڵاسیەوە هەیە، پەیوەندی بە سیاسەتەوە هەیە، پەیوەندی بە جوگرافیاوە هەیە، پەیوەندی بە مێژووە هەیە، اینجا پەیوەندی بە دنیای هاوچەرخیشەوە هەیە. لە دنیای ڕۆشنبیری کوردی و لە دنیای ئەکادیمی کوردیە زۆر هەوڵدراوە بە کەرەستە مۆدێرنەکان بە تەنیا لە ئەنفال تێبگەیت. بۆ نمونە بە مێتۆدە خۆر ئاواییەکان بۆ تێگەیشتن لە هۆڵۆکۆست، لە ئەرمەنۆسایت. ئێمە ینی هەوڵبین کۆمەڵێک ئامرازمان بەدەستەوە بێت لە ئەنفال تێبگەین. وە بەدیوەکەی تریشا تێگەیشتنێک یا ڕەوتێکی هی ئایدۆلۆژی هەیە کە ئێوێ لە ڕێگەی گەڕانەوە بۆ مێژوو بە تایبەتی بۆ مێژووی ئیسلام و عەرەب لە مەسەلەی هەڵکوتانە سەر نەتەوەکانی دیکە و پرۆسەسی ئەنفال تێگەشتن لە سوورەتی ئەنفال و بەکەنیزەکردن هەوڵاتێک لەم بابەتە تێبگا. بەڵام ڕاستیەکەی ئەنفال پرسێکی یونیکە، زۆر پرسێکی تاقانەیە. ینی نە لە بەتەواتی نە لە هۆڵۆکۆستە چێ، نە لە ئەرمەنۆساید، نە لە بۆ نمونە جینۆسایدی ڕوانداییەکان، نە لە جینۆسایدی هی بۆسنە و هێرسک. ینی لە هەردیوەکە ئەیڕوانی زۆر تایبەتە. ینی هینی ئەنفال پرۆسێسی ئەنفال پرۆسێسێکی تاقانە و تایبەتە. ینی تاقانەی و تایبەتی ئەم تایبەتمەندی لە چیەوە وەرگرتووە؟ لەوە وەریگرتووە کێمار بۆ خۆمان کورد وەکو میلەتێکیش ئەنەکرێ بڵین تاقانەین بەنسبەت جیهانەوە. ئەزانی سەیری پرۆسێسەکانی هی جینۆسایت کە بە تایبەتی ئەوانەی مۆدێرنن، حتا ینی ئەوانەی لە سەرەتای سەدەی بیستەوە یاخود لە کۆتایەکانی سەدەی 19 دەستیان پێکرەوە تاوەکو ئێستا سیر کە هەمویان بە جۆرێ لە جۆرەکان ینی ئەرشیفێکی گەورە، دیکۆمنتێکی زۆر بەرفراوان لەبارانەوە. سەیری کە ئەرمەنۆساید لەگەڵ ئەوەی کە تقریباً 6 ساڵ پێش ئەنفال ڕۆە سێرەکەی یەک دنیا دیکۆمنت لەبارەوە هەیە، یەک دنیا فۆتۆ لەبارەوە هەیە، تەنانە ڤیدۆ یانی زانی ینی شاید حاڵەکان تا ئەندازێکی زۆر توانیوانە لە پاشخوان یا داژگەلێکی باش بەجێ بەڵکە سێرەکەی لە ئەنفالا ئێمە تەنیا یەک فۆتۆشمان نییە، یەک فرەیم ڤیدۆشمان نییە. زانی ئەمە ینی ئەمە دیوە تەکنیکەکێت ئەگەر لەسەر تاقانەی بوونی ئەنفال قسە بکەین ئەکرێت لە زۆر ڕۆ لەسەر ئەمە قسە بکەین. بەڵام پێشتر قسێکم تاوا نەکرد لەوەیە کە ئەم دوو ڕەوتەکە یەکێکیان ئەوێ بە مێتۆدە خۆر ئاواییەکان کە دیراسی جینۆسایدی بۆ نمونە هۆڵۆکۆست یاخود ئەرمەنۆساید لەسەر ئەم مێتۆدانە ئەیانەوێ هەمان ئەم مێتۆدانە پراکتیزە بکەن بەسەر ئەنفالاوە. ئەو دیوە ڕەوتە ئایدۆلۆژیەکەش کە ئەیانەوێ لە مێژووی ئیسلامەوە داغڵی ئەم بابەتە بن. ڕاستەکەی بە بڕوای من هەردوو ڕەوتەکە دوو ڕەوتیهی ناقسمان پێشکەشەکەن، دوو ڕەوتی لاوازن یاخود دوو ڕەوتی کێماسی تەواویان هەیە لەوەیە کە ئەنفال ینی ناخەنەوە نێو سیاقا مێژوویە تایبەتەکەی هی سەردەمی خۆی کەتیایە بەعز وەکو پرۆسێسێکی تێکشکاندنی ئەسک و پرووسکی کورد دەستی ئااتێ. بە بڕای من بۆی قسە لەسەر تاقانەی ئەنفال بکەین ڕاستی کاتێکی زۆر زۆر زۆرمانەوە، بەڵام ئەوەی کە بە بڕوای من لەم پرۆسێسەیە واکات کە پرۆسی ئەنفال ینی جۆرێک لە تاقانەی هەبێ ئەوەیە کە لە شوێنێکە ڕوئەیە کە ینی ئاگاداریەکی نێودەوڵەتی گەورە هەیە لەسەرەوەی کە ئەم پرۆسێسە ڕووە. تەنانەت کورد خۆشی ئاگادارە کە ئەم پرۆسێسە ڕووە. یعنی سا بۆ نمونە لە یاداشتی ئەوانەی کە هۆڵۆکۆست کراون ئێمە ئەخوێنینەوە و ئاگادارین لەوەی کە هەتا دوا لەحزەش نازانن چیان بەسەردی، حتا کە ئەبرێنە ناو فڕنەکانی هی غازەوە بە جۆرە لە جۆرەکان بە فێڵ یا بە تەکنیکی خۆشتن ئابرێن. بەس کورد ئاگادار ینی پێشتر ئاگاداری ئەم مۆزەیە، بەڵام بێدەسەڵاتی و بێکەسی و لاوازی کورد لەویایەوە ئەکا کە تو هیچ پەرچەکردارێک نەتوانی بکەی و لەگەڵیشا کە کورد چانسێکی هەبوو بەڕاستی بەهۆی جەنگی ئێران عێراق و کە ئەیتوانی بە جۆرە لە جۆرەکان خۆی لەم پلانە خۆی لەم کۆکوژیە و لەم جینۆسایدە بپارێزێ، بەڵام نەبوونی
پلان نەبوونی یەکگرتووی لەناو ئەو هێزانی کە ئەو کاتە بەرگریان لە کوور دەکرد کە نەیتوانی ببێتە ڕێگریان نەبووە ڕێگرێک لە بەردەمامەیە مامۆسایەسی نەگەر بۆ نمونە بڵێنەوە کورد خۆی ڕۆڵێ بۆ کۆی خۆ باس پێش ئەنفال هەڵەبجەی بەسەر ئێمەیەنا جینۆسایدی هەڵەبجەی ئەنجامدا دوای ئەنفال جینۆسایدی دیکەی کردووە نەوەستاوەلەوە ڕووی بەختیارعەلی ئەڵێ ئێمە بۆی لە ئەنفال تێبگەینە بێ لە باس تێبگەین بەر لەوە کە خوێندنەوە بۆ ئەنفال بکەینە بێ خوێندنەوە بۆ باس بکەین ئەم دوژمنە دڕندەیە بزانین چی لێمانەوێ و ئامانجی چییە زۆر ڕاستە بەعزناسی زۆر گرنگە بەڵام بەعزناسی بە بڕوای من زیاتر بە کەرەستە خۆرهەڵاتیەکان ڕەنگە باشتر بخوێندرێتەوە بە تایبەتی ئێمە دوو عقلی گەورەمان هەیە لە دنیای سۆسیۆلۆژیای خۆرهەڵاتیە کە ئەوانیش ئیبن خەلدونن لەگەڵ ئەو پیاوە عێراقی ناوکەم پێێتێتەوە وەلحاڵ بێنانمەکیە نانا هین ئەوەی خاوەنی تیۆری ئیزدیواجەتی شخصەتی عێراقی ئەوهانەیە علی وەردی طبعا درێژکاوی من خەلدونە بە جۆرەکان ئەو باز لە ململانەی حەزەرەکان لەگەڵ لادەیە یاخود کەنار و پەراوێز ینی دەسەڵاتی بەعەز دەسەڵاتێکی لادەیی بوو دەسەڵاتێکی لادەیی بۆ معنایی کە مێنتەڵەتێکی لادەیی بوو مێنتەڵەتێک بوو کە وەنجا مێنتەڵەتێکی بەدەوی بوو ڕاستەکەی لادەیش نا مێنتەڵەتێکی بەدەوی بوو مێنتەڵەتی بەدەوی مێنتەڵەتێک یاخود میزاجێک یاک ئاوەزێکی هی پەلاماردەرانەیە باوەڕی بە بەرەمهێنان نییە باوەڕی بە زەوتکردنە دواتە تۆ سەیریکەیانی کاتی خۆی ئەم مێنتەڵەتی و ئاوەزە بڵین بەدەویە یا بیابانیە زۆر تەسیراتی لەسەر بیداتەکانی ئیسلامیش هەبووە و ئەمە جۆرێک لە جۆرەکان تەوقێک یا گەمارویەکی هی کەسێتی هی عەرەبیە و کە ناتوانێت لی دەرچێت دنیا ینی ڕستێکی یا گورزە توێژینەوەیکی زۆر گەورەمانەیە لەم بارەیەوە بۆ نمونە باسی ئیبن خەلدونمان کرد بۆ نمونە لە معماریە کەسێک و ڕەفعەت چادەرچیمانەیە کە چۆن ئەم هێزە بەدەویە پەلاماری شارەیە لە ڕوانگەی هی تەلارسازیەوە بۆ نمە ڕەفعەت چادەرچی باسیەوە کرد کە پێش هاتنی بەعەز وەکو هێزێکی بەدەوی ینی بەغاینێک بوو بڵین جوگرافیایکی حەزەری و هی شارستانی بوو حیوان فرۆش ئاژەڵ فرۆشەکان لە شوێنێک بوون زەڕەنگەرەکان لە شوێنە بوون بەس لە سەرمی باسا کە هاتن ینی ئەدبینی مریشک فرۆشێک لە پاڵ زەڕەنگەرێکە طبعا ئەمە بە خوێندنەوەی ڕەفعەت چادرچی جا بۆیە بە بڕوای من لەگەڵ ئەو قسەی کاک بەختیارە هاوڕام بەڵام خوێندنەوەی بەعەز بە مێتۆدە خۆرهەڵاتیەکان طبعا بە هاوکاری مێتۆدە خۆرئاویەکان ئەکرێت زۆر وردەکاریمان باتێ لەم بارەیە مامۆسایەسین لەسەر ڕوانینی جەنابەت هەندێکیش دەڵێن ینی با زۆر بە دەوڵەتی و دامەزراوی ئەم کاری کردووە نەک لە ڕوانینێکی خێڵێکی و عەفەویانەوە کە بڕای بەسڕینەوەی بەرامبەرە بێن نا بە قوڵتر لەسەر بنەمای استراتیژ کە دەیەوێ میلەتێک بسڕێتەوە و وەکو دەوڵەت بەم کارە ئەستاوە پرۆسەکە زۆر بە بەرنامە بۆ داڕێژاوی ئەنجام درراوە بێگومان ئەزانی کاک ڕانکۆ ئەم دەوڵەتانی ئەم منتیقەیە هەمویان قاوەغێکی مۆدێرن بوون بەڵام ناویان هەرناوڕۆکێکی هی خێڵەکی و هی بەدەوی بووە ینی هیچ دەوڵەتێکی عەرەبی ئێستاشکی لەگەڵابێ هیچ دەوڵەتێکی عەرەبی مۆدێرن نییە بە معنای کەلیمەکەی لە کەرەستەیە لە ڕووکارە مۆدێرنە بەڵام ئەوەی لە پشت ئەو ڕووکارەوە خۆی شاردۆتەوە یاخود خۆی مەڵازاوە ناوەڕۆکێکی تەواو قەبەلی بەدەویهی هەزاران ساڵ لەمەوە پێشە ینی تۆ مامەڵەی هێزەکانی بۆ نمونە هی حکوومەتی سووری عەرەبیەوەی کە ئێستا پێڵێن هێزەکانی جۆلانی ببینە کاتێک کە پەلاماری ناوچە کوردیەکان ناوچە کوردنشینەکان ناوچە عەلەوی نشینەکان و ئەوانی کە دروزەکانی لێ بزانە چۆن مامەڵاکەن ینی بە هەمان ئەو مێنتەڵەتی و خەیاڵەی کە هەزاران ساڵ لەمەوە پێش هەمان ئەو دروشمانە دەڵێن هەمان ئەو دروشمە بێگومان ینی ئەسا ئەزانی بۆ نمونە مامەڵەکردنی نازیەکان لەگەڵ هۆلۆکۆستا مامەڵەکردنیی تەواو مۆدێرنانەی شاریانەیە بۆچی ینی تۆ لە بەرامبەرەکە دوژمنێک دروست دەکەی وردەوردە پرسەکەی خۆتی لەسەر بیناکەی دوایی وردەوردە پاکتاویەکەی لە سوتەمەنی وەکو سوتەمەنی جەنگ بەکارهێنی وەکو دەستی کار بەکارهێنی بەڵام ئەوەی بەعزوانی ینی ئەوەی بەعزبوون نمونە کاتێک کە پەلاماری لادێکی کوردیا هیچ ئیشی بەمە نییە وەکو سوتەمەنیەکی جەنگ بەکاری بێنێ ینی ئەسڵەن ینی نەوەی نازیەکاندا تا دواترکەش بڕوایان بەو کارایی کە کردویانە بێگومان لە فیلمی نۆرنبێرگا ئەو
دیمەنانە دەبینینەوە جارێکی دیکە بە دڵنیایان ئەزای تۆ سیر کە بەعز ینی من زۆر دژی ئەو خوێنەوەم کە پێی وایە پێش پرۆسی ئەنفال بەعز هەڵمەتێکی گەورەی بە دوژمنکردنی کوردی دەست پێ کردووە نەخێر سەدام بەجددی کوردیەوە دەرەکەوێەوە بەردەوامەڵێ ئێمە و کورد براین و تەنانەت لە چەنەهات لێدوانی هەیە کە ئەڵێ من دژی دەوڵەتی کوردیش نیم بەس دۆخی وڵاتانی عەرەبی و دۆخی پرسی فەلەستین و ئەوانە ڕێگرە لە بەردەما ینی بەس لای هێتلەر ئەمەنیە لە نازیزمە ئەمەنیە لای فاشیستەکان و لای تورکەکان ئەمەنیە لای تورکەکان هەڵمەتێکی بە دوژمنکردنی گەورە فرێدانە دەرەوەی ئەوی دیکە بۆ دەرەوەی خۆت ناساندنی وەکو دوژمن لەسەر ئەساسی تیۆرەکەی کارڵشمیت و بە شەیتانکردنی تا ئەندازێکی زۆر بەس ڕاستەکەی گرت تەماشای هین بکەیت تەماشای میدیایی بەعس بکەی لە پێش ئەنفال و لە کاتی ئەنفالە ئێمە هەڵمەتێکی گەورەی بە شەیتانکردنی کورد بە دوژمنکردنی کورد نابینین بەڵێ هێزە کوردیەکان یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتیان هەموو هێزەکانی دیکە بە جۆرە جۆرەکان بە تایبەتی سەرکردەکانیان وەکو هێزگەلێکی خائین مجموعەیەکی ناپاک بە نیشتیمان و ئەوانە وێنە ئەکرێن بەڵام میلەتی کورد وەکو میلەت لەوێ وەکو دوژمن بوونی نییە ینی ئەمە جێگەی سەرنجە کە من تا ئێستا زۆر ینی زۆر بەکەمی لە توێژینەوەی کوردیا ئەمە ئەبینم هەمویان متفقن لەسەرەوەی کە بەعس هەڵمەتێکی گەورەی بە دوژمنکردنی کوردی دەست پێ کردووە ڕاستەکە من موافق نیم لەگەڵەمە هەرچەند من توێژینەوەم نەکردووە ینی بە ئامانجی توێژنەوە بەڵام لانی کەم کاتێک کە سەیری ڕۆژنامەکانی ئەو سەردەمە سەیری ڤیدۆکانی ئەو سەردەمە سەیری گۆڤارەکانی ئەو سەردەماکەی ئەمە نابینی بۆی وەکو پێشگریمانەیەک ڕاستەکەی ئەوەی کە لێکچوونێک لە نێوان هۆلۆکۆست و ئەنفالە ئەخرێتە ڕوو بۆی کە بەعز وەکو نازیەکان سەرەتا تۆکا بە دوژمن و وینەکە لە ئارایانیە ئەمە هەڵەبجەمانەیە خۆ هەڵەبجە ئەنجام داوە پێشەوە ئەوە بەس نییە بۆی کە بڵین دوژمنمانە لە هەڵەبجەشە بە دوژمن هەڵەبجە بەس نییە بۆی کە ئێمە بڵین ئەم ڕژێمە دوژمنیە میلەتێ ئاکاک ڕانکۆزانی چی بایەکشت ڕاستکەینەوە لێرە ینی هەڵەبجە بە جۆرە لە جۆرەکان یعنی هەم ئەگەر مەبەست جینۆساید ئەوەی هین بێت ینی کیمیاباران نەبێت جینۆسایدی هەڵەبجە بەڵێ پێشتر وەکو حەقلێکی تەجارب ئەیکا ینی وەکو ئەزمونێک بەعس ئەیکا چکە مەسەلەی جینۆسایدی هەڵەبجە جیاوازە لە کیمیابارانی هەڵەبجە ڕاستێکی ینی نازانم ئایا بینەران ئەمە ئەزانن یانی چکە پێشتر پەلامارێکی هەڵەبجە ئەیەوە پرۆسەسێک لە جۆرێک لە پراوەکردن بۆ ئەنفال و ئەوانە هینەکان کۆمەڵێکی هەیە کۆمەڵێک مەراحیلی هەیە بێگومان مەراحیلەکان بەڵام بەگشتی بەعز لەم پرۆسێسەیە لە پرۆسێسی ئەنفالە ینی زۆر خۆی ینی وزەیەکی زۆر سەرف ناکە بۆ بە دوژمنکردنی کورد و پێویستیشی پێی نیە ڕاستەکەی بۆچی پێویست پێی نییە پێویستی پێی نیە لەبەرەوەی دەچێتە سەر ئەزانی بۆچی لەبەرەوەی کە بەعز ینی بۆ نمونە لە شەڕی نازیەکانە لۆبیەکی گەورەی هی جوولەکە لە ئەمریکا هەیە لۆبیێکی گەورەی جوولەکە لە وڵاتانی هی فەڕەنسا و هی بریتانیا هەیە تا ئەندازێکی زۆر ئەتوانن سەحافە بجوڵێنن ئەتوانن ناوەندەکانی هی بڕیاردان بجوڵێنن شەریکاتی گەوریان بەدەستەوە توانن بۆ نمونە لە ڕووی پیشەسازیەوە زەختێ بخەنە سەر هی بڵین ئەڵمانیا چکە نازام جەنابەت بینەران ئاگادارن ینی ئەمریکا هەتاوەکو داغڵبوونیشی بە شەڕی فترێک پێش داغڵبوونی بە شەڕی بە جەنگی جیهانی هی دووەم بەشێکی زۆر زۆر لە پێداویستەکانی هی پێشەسازی ئەڵمانی دابینەکە ینی مامەڵەکردنی شەریکەی فۆرد کە سیارەکانی سە لەسەر جادەکان ئەیبینین ینی زۆر وازحاوە هێنری فۆرد کە دامزێنەری شەریکی فۆرد ینی ئایکۆنێکی گەورەی مەبەستەکەم لەوە ینی ئەزای ئەبێ ڕەنگە لە داهاتووە بەڕاستی من ئەمە ئەگەر ببێتە بواری ئیشکردنەوە ئیشی لەسەرکەم ینی ئەنفال لە زۆر ڕۆ جیاوازە لەو پرۆسێسە جینۆسایدیانەی دیکە کە لە دنیا کراون وەکوتم بەعس هێزێک یاخود گەلێکی لاوازی بێ پشت و پەنای لەبەردەستا بوو ڕاستەکەی ئەیتوانی بە ئاسانیەتیکە میلەتە دەنگی بەی کوێناگە بێگومان یعنی تەعتیمێکی ئەعلامی ئەوەندە بەهێز یعنی گەمارویەکی میدیایی ئەوەندە بەهێز لەسەر کورتەیە کە گومانم نییە لەوەی کە ینی تۆ لە بەرچای بگرە هەتاوەکو ئێستاش تۆ یەک فۆتۆت نییە دیکۆمنت ئەزان دیکۆمنتی نووسراوە ئەوانە تا ئەندازەیەک گرنگە نەک تا ئەندازێک زۆر گرنگیشە بەڵام بۆ نمونە بەڵگە دۆکمنت هەیە ئێستا لە ئەمریکان براون وەختی خۆی مامدەلا لەوڵەشیەوەیدا بڵێ نردی بۆ ئەمریکا و کاتە بڵێ لەوە ئەچێت هەبێ بەستا ئێسا ینی بەعز ئەوەندە قایمکارانە ئیشەکەی کرد تا ئێساش ئێمە فۆتۆیەکمان دەست دەکەوتەوە بەس بۆ نمونە لە سەردەمی بەرە شۆڕش حاجی بەڵگەکانی لایە با لێرەوە ینی ئەو کادە و سەرۆکاری ئەو بەڵێ بەڵێ وای
بەڵێ ئەوە هینە بە ئومێدم کە شت لەوە بێتە دەرەوە چکۆ زۆر گرنگە لە بەروی ئێمە ڕاستەکەی کاک ڕانکۆ تا ئێستاشی لەگەڵا بێ ئێمە ئەبێ بگەڕینەوە بۆ خاڵی سفر لە یادکردنەوەی ئەنفالە ئەبێ دەستکەینەوە بە گریان شین و شەپۆڕ بکەین بزانین شتێکمان بەزاراتەوە کە ناوی ئەنفالە چکە تا ئێستا کورد نازانم زانی من ئەوەی من کە لە ڕای گشتیهی کوردی بە دەسەڵاتی سیاسی و بە مەدەنیەکەی و بە ڕەخنەگرەکەی و ئەی بینم یعنی لەوە ناچێت تا ئێستا باوەڕمان بۆ کرد بێ شتێکمان بەسەراتەوە کە ناوی ئەنفالە من پێم وایە بێ بگەڕێنەوە خاڵی سفر لە گەورەی ئەم خەزێت تێنەگەیشتوین نەکرد لە گەورەی ئەم تاوان و جینۆسایدە تێنەگەیشتوین من ڕەفتارکردنمان ئەوەی کە ئێستا ئەیکەین هەموو ئاماژەکان یعنی لەوە ئەچێت ینی وا ڕەفتارەکەین کە شتێکمان بەسەر نەهاتۆ بە ناوی ئەنفالەوە چونکە یعنی هەموو ئەو ڕەفتارانی کەیکن هەموو ئەو استراتیژ و تاکتیکانی کە هەمانە وا پیشانەیە کە ئێمە میلەتێکین ینی تێنەگەی ئەزانی لە کەسێک گەچین کە تووشی زەربەیەکی زۆر گەورە بووە فترێک لە بێهۆشیا بۆ دوای کە خەبەری بۆ تۆ بیری چۆتۆ لەوەی کە ئەو لێدانی بەرکەوتووە ڕاستێکی من واوێنێ مێسەخ لە خۆناغی خەبەربوونەوەیان ئایا هەر خەبەرمان بۆتەوە یان هێشتا لە دۆخی بێهۆشیەکە دەین من هەستەکەم لە دۆخی بێهۆشیان ئەزانین کاک ڕانکۆ ناکرێت میلەتێک گەلێک نەتەوەیەک جینۆساید ڕەشەکوژی و کۆمەڵکوژیکی ئەوەندە گەوری بەسەر هات بێت ئەوە ئێستا ئەوە حاڵی بێت ئەوە ئێستا پەروەردەی خوێندنی بێت ئەوە ئێستا پەروەردەی میدیایی بێت ئەوە ئێستا پەروەردەی سیاسی و استراتیژی سیاسی بێت ناکرێت دیارە نەچۆتە کۆنەستمانەوە ئەزانی سەیریکە ینی سەیریکە کۆڕە و ئەگەر تەماشای کۆڕەوکەی ینی کۆڕە لە کۆنەستی هەر کەسێکی کووردا هەیە بۆچی لەبەر کاتێک کە ڕوبەڕووی ئاڵنگارێک بێ نەکسەر هەمومان ئامادەین ماڵوهینمان پێچینەوە بڕۆی ئەزانی چۆتە کۆنەستمانەوە بەڵام ئەنفال وەکو تراژیدیایەک ینی نەترسی خستۆتە ناو دڵمانەوە بە تەواوەتی نەوای لێ کردوین کە سیستمی بەرگریمان بەهێز بکەین و تێشی نەگانوین کە ئێمە لە ژینگەیەکین کە جەنگەڵە ئەمە یەکێکی گەورەترین ئەێ زای ئێستا سەیری بۆ جوولەکەیەک بۆ یەهودیەک دنیا بریتە لە جەنگەڵەک کە هیچ ڕەحمێک بەرامبەر بە تۆ ناکە بۆی هەمیشە دەستی لەسەر بە لە پیتکەکێتی وە تا ئاستی شەڕانگێزی ئینسانی تام هەموو جوولەکەنە بۆ مانەوەی خۆی ئامادە مشتێک لە بەرامبەر بکە و ئەستان سوء ئیسفادە لەمە ئەکانی ساگەشتەوەی کە بۆ منە دەسەڵاتی ئیسرائیل ڕاستەکەی لە موقع لە پۆزیشن لە پێگەی هی جەلادۆ لە پێگەی قوربانیەوە هاتوتە ئاستی پێگەی هی جەلاد ڕاستێکی ئەوەی کە لە غەزە کردی ڕەوایەتیش بەخۆی دەدا لە لوبنانی کا بەڵگە ئێمە بە جەلادی ناوبەرین ئەو ڕەوایەتی بەخۆی دەدا بێگومان باشە کەواتە ماوە سایاسی نەمڕوانینی تۆ ینی دەخاتە بەردەمووی پرسیاریەوە بکە مەسڵەن ئێمە جاری وای پرسیارەوەکەین چۆن جینۆساید ئەنفال بە جیان بناسیێنین کەواتە مێشتە خۆمان نەمان ناسیوە بێگومان کەواتە بەخسە لەسەر بکەین چۆن جارێ لە نێو خۆمانەکاری لەسەر بکەین کاک ڕانکۆتەوە گەر بۆ ئەوی چیرۆکێکی کاریگەر بجێڕیتەوە بۆی بەرامبەرەکەت باوەڕت پێ بکە ئەبێ خۆت باوەڕ یەکەم جار باوەڕ بە چیرۆ بەهینەکە ئەم تەکنیکێکە لە سینەمایانی ئەین تۆ کاتی سکرێتی فیلمێگە نووسی مهمترین شت لە بەرهەمێکی ئەدەبی لە ڕۆمانێک چیرۆکێک لەگەڵ فیلمێکە ئەوەیە کە بەرامبەرەکەت قەنەعەتکە کە ئەمە ڕاستە چکە گەر قەنەعەت نەکە ڕاستە بە دیارتەوە دانانی شێت درێژە بە چیرۆکەکە نایە ناگری پێ ناکەنێ باوەڕت پێ مناقەشە ناکاوە بە گرنگی ناگرێت ئێمە لای ئێمە ئەنفال چیرۆکێکە کە ئێمە خۆمان باوەڕمان پێی نییە ئەو کێشەکەیە باوەڕمان پێی نییە لەوەوە کە باوەڕمان پێی نییە نازانین مامەڵی لەگەڵدا بکەین ئەزانی من ئەزای هەموو ئاماژەکانی ڕەفتارکردنی ئێمە بە منەڵێ کە ئێمە باوەڕمان بەم چیرۆکە نەهێناوە هێشتا بە تەواوەتی ئەبێ باوەڕی پێ بکەین خۆمان باوەڕ پێ بکەین کە تراژدیەکی زۆر گەورەمان بەسەر هاتووە ئاخر خۆشتە نیوەی میلەتی ئێمە لە نێو ئازارەکانی ئەنفالدا دەژی لە چەمچەماڵ لە کەلار لە هەندێک جێگەی دیکە یان شار خەڵکەکەی بۆ خۆی لە نێو ئازارەکانیدا دەژی لە باوەڕی پێنێنەوە یان نازانێت لە نێو شۆکەدایە کە پێشتر وتر لە نێو ئازارەکان ناژی بەڵام کێشەکە لەوایە ڕەنگە ئەنی بەشێکی تێنەگەشتن بێ بەڵام خۆ باوەڕکردن بە شتێکیش بەشێکی زۆر زۆری لەسەر تێگەشتن وەستاوە ینی تۆ سەیریکە تۆ لە ناوچەیەکای کە تایە بۆ نمونە ئەنفال کراوە بۆ نمونە ئەنفال کراوە یەکێک لە ئامانجەکانی ئەنفال وێرانکردنی ژینگەی ئەو ناوچەیە کە ئەنفال کراوتە فەرموویانی بۆ نمونە ئێمە لەوانەی وێرانکردنی ژینگەوە چی فێر بووین بۆ نمونە بۆ ئەوی کە ژینگەی ئەو ناوچە پارێزین کە ئەنفال کرا خۆ بێ لەسەر ئەم ئەساسانەوانە فێربین وە ئەس ناکەمی چی لێوە فێربین بەڕاستی بۆ من زۆر جێداخە من ئەندێجار کە بیر لە ینی کارەساتی یاخود کە بیر لە جینۆساید و لە ئەم پرۆسیسی ئەنفالە ئەەکەمەوە یعنی
و بیر لە خۆمانەکەمەوە کە چۆن ڕەفتارەکەین و دوای ئەنفال ئێمە چیمان کرد و چیرۆکەکەمان چۆن خستە بەردەست یعنی ئەندەجار حەزەکەم بگریم ڕاستێکی چووکە کاتێک من زۆر ئەو کتێبانەی کە شاید حاڵەکان یاخود بیانیەکان لەبارەی ئەنفال و نووسیۆنە هاتوون دیراسیان کردو ئەخوێنمەوە ڕاستی چیرۆکی وای تایە کە کاتێک ئەخوێنمەوە ینی هەندێک لە کتێبەکان بۆ فترێکدا ئەخەم نایخوێنمەوە لە ترسا ڕاستیەکەی ینی بۆ نمونە کاتێک کە مقابلەکەی هی تەیمورم خوێندەوە لەگەڵ کاکە عارف قوربانیە ڕاستەکەی حەڤە لاپەڕم لێ خوێندەوە لام خست ینی بەڕاستی ئەلە رزیم نەم ئەوێرا بخوێنمەوە دوای مانگێک ئەنجا گەڕامەوە سەری کتێبەکانی کاک مامۆستا عەبدوڵڵاهی کاک هۆمەر ینی ئەوانە عەبدوڵڵاهی محمود زەنگەنە بەڵێ ینی کە ینی موچڕک بەلەشتاتی چۆن ینی ئێمە ئەمەمان بەسەر هاتووە بەڵام ئەمە ئەزانین چی کاک هەرەوەی کێماوە ناوی نووسەرەکان دەتوانین بژمێرین کە کاریان لەسەر ئەنفال کردو ئەمە بۆ خۆی نەنگیەک نییە بۆ قەزیەکەمان ینی چەند کەسێک لە سەراسی کەسی کاریان لەم دۆسیەدا کردووە زۆر جێگای نەنگیە بەڕاستی ینی حتا لە بواری بەرهەم و لە شعر و لە هینا لە ئەدەبیاتە بۆ نمونە ینی پێنج دانە لە پەنجەی دەست تێناپەڕن بە ئەو بەرهەمانی لە فیلماتوە لەو مەجالەدا زۆر کار دەکەین زۆر کەمە زۆر کەمەوەشی کە بەرەمێدرا و کوالێتەکەی ڕاستیەکەی یعنی کوالەتیەکان یعنی ناڵم خراپە بەڵام لە ئاستی گەورەی ئیشەکەیان نیە ئەوەی کە جوولەکەکان بۆ لە کۆستیان کرد وەکو فیلم دەیبینین وەکو مامۆسایەک وەکو کەسێک کە لەم بوارەشدا کار دەکەی کە فیلمێکی وانە بینی هەست بە چیەکەی ئەزانین کاک ئەها ئێمەش خاوەنی ئەوەندە قەزەی مادەی خامین بەنی چی حساسێک تێ لەو کاک ڕانکۆ ئەوەنە بەر فیلمی تایبەت بە هۆڵۆکۆست کەوتە بۆ میتر بڕیارەمە هەر فیلمێک ئاوە هینەکەی ئەخوێنمەوە ینی دیسکریپشنەکە یاخود ئەوەی کە وەسفێکا ئەوانە ینی کورتێک بزانم تایبەت بە هۆڵت سەیری ناکەم ینی تاو ئاستا هەست مەکرد ئیتر بێتام بوو ئەم مەسەلە ینی لە هینا پێی ئەوترێ کیچ لە بواری هونەر ینی ئەوەندە دووبارە کراوە مبتەزەل بووە بەس هەمووی سێ ڕۆژ لەمە پێش سەیری فیلمی نۆرنبێرگم کرد ناتوانانی سەیری ناتوانی بەڕاستی ناتوانی سەیری دەکەی ناتوانی لە کاتێکە هەموو ئەمانە بە تەمویلی لۆبیهی جوولەکە و بە پشتگیری ڕاستەخۆی هی نەکرێت ئەزای ناتوانانی ئەزای تازەترین ڕۆمان بڕۆ لە ئەم 2026 لەوانەیە سەدان ڕۆمان و لێکۆڵینەوە هی تازە هابن لەسەر هۆڵۆکۆز و ناشتوانی نان خوێنیتەوە ناتوان ینی ئەزانین چی ئەوەندە زیرەکانە ئیش لەسەر بابەتەکەکەن ینی تۆ پێت وایە بە تەواوەتی هەموو ئەو ئەدەبیاتە یاخود زۆرینەی ئەو ئەدەبیات و بەرهەمە هونەریانی کە تایبەتن بە هۆڵۆکۆست دەسەڵاتت بەسەریان ناهەیە ئاگال لیانە و ئەزانی چیرۆکەکەی ترتاوە ئەمان چیرۆکە جێڕدرێتەوە سەرەتا و ناوەڕاست و کۆتایی بەس دوای کەچی سێرەکەی خوێنیتەوە بڵای خۆ شانی خوێندنەوە بوو ئەمە ینی کە فیلمەکە تەماشا ئەکەیت ینی نورنبێرگ نزیکی 3 ساعاتە 2 ساعت و 45 دقەیە کۆتا چرکەکانی فیلمەکە لە سەرەتایی زۆر سەرنجڕاکێشترە زۆر ینی تێدەگەی دەڵێی ڕاستی دوژمنی جوولەکە ئەمانن کە چەند بەهێزن لە دوا چرکە ساتەکانی ژیانیشیاندا هەر ینی لەسەر بیر و باوەڕی خۆیان ماونەتەوە بە دڵنیاییەوە گەڵێ یەحیە هیتلەر ینی بژی هیتلەر لە کۆتاییدا هێشتا ئامادە ینی دان بنێ بۆی بڵێ من هەڵم کرد بزەبەت ینی گۆرنگێکێکە لە سەرە هەرە گەورەکانەوە ڕەشەحە بۆی پاڵێراوە بۆی لە دوای هیتلەر ینی ببێ بە ڕایخی هی دوای هیتلەر و ئەو سەرەکەی حتا دوا لە حسەش ئامادە نییە دان بە یەکی نابرێت مەبەستم ینی ئیشکردنی نەتەوەکانی هی دیکە ینی بەڕاستی لەسەر ئەم نوعە کۆژان و چەرمەسەریە گەورانی کە بەسەریانە هاتووە بەڕاستی زۆر جیاواز لێ ئێمە ئیشەکەن ینی ئێمە کاگڕانکۆ بیرمان نەچێ ینی یەکێک لە ڕۆشنبیرەکانی ئێمە نازانم کیان بوو بیزادە قسەکردی ئەمە دوای ئەنفال شەڕی ناو خۆمان کرێ ینی ئەبێ هەر ئەوە خۆی بۆ خۆی بە جۆرە لە جۆرەکان شەرمەزارمان کا بەڕاستی بەڵام من لەوانم کە هیچ کاتێک دەرگاکان داناخەم ینی دەرگای ئومێد قەت باوەڕم بە داخستنی دەرگای ئومێد نیە ئێستا ئەتوانین زۆر بە منهەجی دەست پێ بکەین ینی کاک ڕانکۆ ینی لە دەرسی جینۆساید لە مەکتەبەکانە دانراوە من لە کتێبی مناڵەکان مای خوێنمە وڵڵاهی شەرمە ئەوە ڕاستی ئەوە چی ینی ڕۆژی ئەوەنی ئەوەنە دەستی پێکرد و ئەوەنە قوربانی هەبوو چوار چیرۆکی جوانت لەسەری نییە بێحساس بێڕۆح زۆر ینی تۆ کاک ڕانکۆ بیهێنەرە بەرچاو تۆ مناڵەکەت
یعنی بەیانی لەگەڵ تایە باوەشت پیا کردو ماچت کردووە لە پڕا بەهێزێکی هی سەربازی ئەیە بەسەر تا مناڵەکە ئەبات تۆ نابات دوای مناڵەکە نابینیتەوە زۆر زە قورسە ئامازانی ئەوی مناڵی نەبێ نازانێت چەند قورسە ئامە بۆی لە ئەنفال تێبگەینەکەی کتێبەکانی مەسەلەن نەرگس لە دۆزەخی ئەنفالات پەیموور فەرەج واحد ینی هەموو ئەوانی دیکەش هەر ئەو سایق شۆفڵی کە خەڵکەکەی کردوەتە ژێر خۆڵەکەەوە زۆر زۆرەوەجا ئەنفال تێگەی ئەزانی کاکڕانکۆ بابەتی ئەنفال یاخود تراژیدیای ئەنفال تراژیدیایەکی ئەوەندە فرە ڕەهند و گەورەیە کە بە هەزار لاوە ینی ئێمە ئەتوانین ئیشی لەسەر بکەین ینی کاک تۆفیقی ئەمانی سینەماکارێکی هی زۆر لێ هاتووی ئێمەیە پێم وابێ خۆی لە بواری ئیدیتۆری و مۆنیتەریوانە ئیشەکە ئیشێکی کرد پێم وابێ ناوی شاری مێرووەکانە کورتە فیلمێکە ینی ئەم زەلامەکە کە ئازیزەم هونەرمەندە ئازیزە کوردی ڕۆژهەڵاتە بەس لە هەموو باشووریەکان پێم وابێت لە هەموو ئێمەی باشوور جوانتر توانیوەتی تەقەموسی هی تراژیدیای ئەنفال بکە ینی زۆر سەیر و جوانە زین زۆر زۆر سەیر و جوانە زین شتێکی کورتامی بزانام 14 دقیقە 13 دقیقە لەسەر میێبارانی سەردەشتەوە بزانم پەیمان مەعادی ڕۆڵەکە دەبینێ فارسێک ڕۆڵی دارگوێز بێگومان ئەزانی بۆچی ئەوان باش ئەزانن طبعا ینی ئەوە بەشێکە لە هێزی نەرمیهی دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران و ئەوانە زۆر باش دەزانن ئەمە بەکاربێن چونکە ئەو حیکایەتەکە لە منزوری لە گۆشەنیگای خۆی و ئەجێڕێتەوە بەس تۆ ئەبێ لە گۆشەنیگای خۆ تۆ چیرۆکەکەم بجێڕێت و کێشەکەی ئەوە ینی ئێمە نەمانتوانی بە تایبەتی لە ئاستی هونەرە بە تایبەتیش لە سینەمایە ئێمە ینی ناڵم نەما ینی هیچی چمان نەکردووە با بێئینساف نەبین ئیشکراوە و کۆمەڵە ئیشی جوانیش کراون ڕاستەکەی بەڵام گرنگەوە ئێمە لە گۆشەنیگای خۆمانەوە ئەم تراژیدیای بجێڕینەوە یعنی سا هۆلیود ئەتوانم کۆمەڵک چیرۆ کۆکەمەوە یاخود سیناریستێک بچم دەرهێنەرێک بێنم لە هۆلیدۆ بەس ئەمە چێ سوودێکی هەیە بەڕاستی سوودێکی هەیە کە تۆ خۆت ناتوانانی چیرۆکەکە بجێڕیتەوە ئەمە کێشەکە ینی سا بۆ نمونە فیلمێکی وەکو هۆتێل ڕواندا فیلمێکی زۆر زۆر عەزیمە کەس ئینکاری ناکاوە ئێمە بەشێکمان جینۆسایدی هی ڕوواندامان لە ئەو فیلمۆ بینی بەس 2000 فیلمە فیلمێکە کە پارەکەی عەقڵەکەی ئەوەی کە دروستی کردو هی دەرەوەیە ڕواندا یەک چیرۆکەکە بجێڕێتەوە ڕەنگە زۆر 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 سەیرتر بجێڕێتەوە باشە بۆی ئەوە جیاوازە ڕاستێکی من تا ئێساش باوەڕم بەمە هەیە کە ئێمە ینی ئەزانی لە کەسێک گەچین کە بە دوای ناونیشانێکا ڕۆشتوین هەر لە ئەساسەوە چونمان بە دوای ناونیشانەکە ڕێک لە گەڕێکی ئەم دیوەڕاینە بێ بگەڕینەوە خاڵی سفر و بینەوە ئەم دیو بە بڕوای من لە مەسەلەن فال ئەبێ ئەمە بکەین هیچ ئەو هەوڵانی کەندراونی هیچیان بێبەها ناگرم و هەمویان ئیشی زۆر زۆر حتا بە خراپەکانی شۆکە کراون ئیشی زۆر 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 باشن سوپاسی ئەوە ناکەین کە بەڕاستیانی ئەو خەڵکانی کە لە دەرەوەی دامەزراو ئەکادیمیەکان ئەوانە نەبوونە کۆمەڵشتەکرانی ئێستا هیچمان نابوو بۆیە زۆر 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 بەڵام گرنگە لەسەر ئەساسی ئەکادیمیە لەسەر ئەساسی دەسەڵاتی سیاسی و لەسەر ئەساسی کۆمەڵگەی مەدەنی ژانی ئێمە ئەزانین چی هەموو شتێک چاوەڕێ ئەوەی کەین بزانین حکوومەتی هەرێم کردیانەی کرد بزانین ئەکادیمیەکان کردیانە نەکرد یەک دنیا خەڵکمان ێسا ئەوانی کە قۆڵیان لێ هەڵماڵی وانی کەسی چۆکو مامۆستا هەومەر کەسی چۆکو مامۆستا عەبدوڵڵا وەکو عارف قوربانی چوزام هەر کەسی شتر لەو کە لەو بۆرانە ئیشیان کردو کە بێگومان ینی وتمان کە من بەڵام لێرە هەموویمان بیر ناتەوە ینی ئەمانی کە ئەم ئیشانیان کردووە ڕاستیەکەی ینی چاوەڕێی زانکۆکانی کوردستان کراوە دانیشتە چاوەڕێی دەسەڵاتی سیاسی حکومەتیمان کراوە لە ماڵەوە دانیشتە خۆشبەختانە ئەمان ئەم کەسانە هاتون خۆیان ئیشیان کردووە بۆی ڕاستەکەی کۆمەڵگەی کوردی پڕە لە توانە ینی ئێستا بۆ نمونە هونەرمەندێک سینەماکارێک مۆسیقارێک ئەدیبێک شاعیرێک ینی بۆ نمونە بەڕاستی نابێت چاوەڕێی ئەو کەکە ئایا ئەم ئیشەکانی بۆ مامۆستا شێرکۆ بێ کەس ینی پاڵنەرێکی ناوەکی مۆتیڤیشنێکی هی شخصی هی خۆیەتی و دەروەستێتی بۆ کورد و بۆ کۆژانەکانی کوردەکەوای لێکە بۆ نمونە بێگومان ینی بۆیە نابێت چاوەڕێ بکەین ڕاستەکەی من پێم وایە کە ئێمە ئێستا هێشتا لە چرکەساتی ئەنفالتێنەوە ئەزای بۆ بەڵگەی کە ئێمە دوای ئەنفال ینی تراژیدیای دیکەمان بەسەر هاتەوە ینی شنگال بۆ سلمێنەری ئەوە بوو کە ئێمە ئەنفالمان تێنەپەڕانەوە و بە ئاسا ینی زین چی ینی شنگال دیوێکی ئەوەندە ساویلکانی بۆ کورتەیە کە چۆن میلەتێک ئەبێت چەند ساڵ 20 ساڵێک 25 ساڵێک لەوە پێش تووشی
تراژیدیایکی وابوو بێت کەچی ئەوەندە بە ئاسانی پەلامار بدرێتەوە و دیسانەوە پرۆسسێکی هاوشێوەی ئەنفالی بەسەرا بێتەوە مناڵەکانی ژنەکانی پیر و بەساڵاتچۆکانی بەو ئاسانیە بتوانرێ بکەونە بەر کەڵبەی هێزە پەلاماردەرەکان و دیسانەوە ژێر چاڵ بنێنراوە هەمومانە بەڵگەن لەسەروی کە ئێمە ڕاستێکی هیچ دەرسێکمان لێ وەرنەگرتووە. مامۆستا یاسین سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن لەگەڵمان بە هیوایەوەی لایەندەیە دەرفەتە بێ نەی بەرنامەی دیکە بکەین لەسەرەوەی کورد بەداخەوانی زۆربەی ڕۆژەکان یاد و یادەوەری تاڵ و ناخۆشە بەرنامەی دیکە بکەین چۆن مەسەلەن لە ڕێی فیلم و سینەماوە ئێمە کار لەسەر قەزەکانی خۆمان بکەین. سپاس بە بەشداریکردن. بۆ تۆش بە خێراتی.